مناڵێک بوو لە چاکسازی مناڵان ئەوەنە جوان بوو ئەوەنە جوان بوو بڕۆبی ئەوەنم خۆشەویستە منی 11 ساڵ بوو هیوادارم ئەگەر لێرەوە ئەم بینێت بمناسێتەوانێ وایەن لێ هاتبوو لە ناو پۆلیسەکان کە چوونیان نابوو مناڵەکەی ناسخان چکە زۆر خۆشم ئەویست و لەسەر شتێکی زۆر تافێ بنێشتی دزی بوو گیرا بوو چەند جارێک تەمیزی ئەوراقەکەم بۆ داوا کرد کە تەنانەت غەرامەکەم من بۆی ئەیام بەس بابێتە دەرەوانێ لە سجنا و لەناو ئەو مناڵی لە تەمەنی خۆی گەورەتری تیا بوو نەمێنێتەوە بەس بەداخەوە دادگای تەمیز بڕیارەکەی وادا بوو هەر مووسر بوو لە سەڕی خۆی کە بێ بند بێت نەک بە غەرامە بێتە دەرەوانێ دایمەن کە چوون بۆ لای پێم ڕاگەیان طبعا مناڵێک بوو لەوانەی کە نایلۆنی لە ناو زبڵەکانە کۆ کردەوە کە ئەمە زروف وای لێ کردبوو ئەو کارە بکە بێ ئەوەی ناوی بێنم دایمەن پێمەوت ئەبێت تۆ کە گەڕایتەوە بخوێنیت ئەبێ بیت بە کەسێکی باش ڕۆژێ لە ڕۆژان هیوادارم بتبینم کەسێکی باشی تۆش مناڵێکی تری وەکو خۆت ئەگەر بینیت بەو شێوازەیە یارمەتی بێی بیگەڕێنیتەوە بۆشە من ئێستش کە باسی یەکەم ئەو ماڵا زۆر زۆر تەسیر بووم بۆی یعنی تەنانەت چوومە ماڵەکەیان کە ئەو حەلا ئاوارە بوون لە شوقەکانی قالاوە دایک و باوکەکە لە دوو ژوورا بوون بەڵام 11 مناڵیشیان هەبوو یعنی مناڵەکان هەمووی بەدواییەکە زۆربەی مناڵەکان لە کاری زبڵ و علاگە فرۆشتنایشیانە کرد بەڕاستی یعنی ئەوانە هەمووی کاریگەری هەیە و ئێستش زۆری کەیسەکان ئەگەر بەبیرم بێتەوانی یعنی کاریگەری خۆی هەیە لەسەر ژیانە بڕاکێ ئەو مناڵەن گیان لەوانێت دەد لە حاکم چوو بم بۆی بەس نەگیرێ چکە مناڵەکانی ترکە لەگەڵیا گیرا بوون لە قاعەکە هەمویان لەسەر لواتە گیرا بوون پاش بازی مناڵەکە زۆر بچکۆلە بوو زۆر جوانیش بوو بوندێکی دیش بووم تەعادای لێ کرد و تەعاداشیان لێ کرد یعنی ئەوە شتێک بوو کە قەت بیرم ناچێتەوانێ